دووەمین و دوایین دیبێتی هەڵبژاردننی نێوان دۆناڵد ترەمپی کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا و جۆ بایدنی کاندیدی دیموکراتەکان بەڕێوەچوو. هەردوو کاندید لە دیبێتەکەدا بۆ چوونە جیاوازەکانیان سەبارەت بە کۆڕۆنا و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ڕەگەزپەرستی لە ئەمریکا و سیستەمی تەندروستی و سیاسەتی دەرەوە خستە ڕوو یەکدیان تۆمەتبار کرد. دوای ئەوەی دیبێتی یەکەمی نێوان ترەمپ و بایدن بەهۆی قسە بڕین بە یەکدی ڕوبەڕووی ڕەخنەی تونند بووەوە، لەم دیبێتەدا کار بە سیستەمێک کرا بۆ کوژاندنەوەی مایکرۆفۆنی هەردوو کاندید تا ڕێگری لەوە بکرێت قسە بە یەکدی ببڕن. بەراورد بە جاری پێشوو هەردوو کاندید گفتوگویەکی ئارامتریان ئەنجامدا و باشتر لە دیبێتی پێشوو مۆڵەتی قسەکردنیان بە یەکتردا. دۆناڵد ترەمپ بابەتی چالاکی ئابوووریەکانی هانتەر بایدنی کوڕی جۆ بایدنی هێنایەوە بەرباس و ئاماژەی بەوە کرد کە چەندین ئیمێیلی مەترسیدار هەن نیشانی دەدەن بنەماڵی بایدن بە چ ڕێگایە پارە پەیدا دەکەن و تۆمەتباری کردن بە پارەوەرگرتن لە ئۆکرانیا. لە بەرامبەردا بایدن وتی پارەیان لە هیچ هێزێکی بیانی وەرنەگرتووە و بۆ سەلماندنی پاکی خۆی بە بەڵگەوە سامانەکەی و سەرچاوی داهاتی ئاشکرا کردووە. ڕوو لە ترەمپیش بە گومانەوە پرسی بۆچی تۆ سامانەکەت ئاشکرا ناکەیت؟ چ شتێکت بۆ شاردنەوە هەیە؟ بایدن لە بەشێکی دیکەی قسەکانیدا لەبارەی راپۆرتەکانی ئەم دوایەی پەیوەست بە چالاکی ئابوووریەکانی ترەمپەوە لەگەڵ چین دووە و ڕەخنەی لێگرت کە زیاتر لە ئەمریکا باجی بە چین داوە. بڵاو بوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تەوەرێکی دیکەی دیبێتەکە بوو. بایدن وتی 220,000 ئەمریکی گیانیان لەدەستداوە و کەسێک کە هۆکاری مردنی ئەم هەموو ئەمریکیە بێت نابێت بە سەرۆکی وڵات بمێنێتەوە. تۆمەتی ئەوەیشی دایە پاڵ کە زووتر زانیوێتی کۆڕۆنا بڵاو دەبێتەوە بەڵام بۆ خەڵکی ئاشکرا نەکردووە. لا بەرامبەردا ترەمپ چینی بە شاردنەوەی زانیاریەکان سەبارەت بە کۆڕۆنا تۆمەتبار کرد و بەرگری لە شێوازی بەرەنگاربوونەوەی ئیدارەکەی بۆ کۆڕۆنا کرد. وتی چەند هەفتەیەکی دیکە پێکوتەی کۆڕۆنا بەردەست دەبێت. دواتریش وتی گرنتی نادات لە ماوەی چەند هەفتەیەکدا پێکوتەکە دابەش بکرێت. سەبارەت بە پەرەسەندنی ڕەگەزپەرستیش لە سەردەمی ئیدارەی ترەمپدا جۆ بایدن ئاماژەی بەوە کرد کە خێزانە ڕەشپێستەکان دەبێت هەمیشە نیگەرانی ئەوە بن کە توندوتیژی پۆلیس چی بەسەر منداڵەکانیاندا دەهێنێت. لە وەڵامدا ترەمپ وتی خۆی لە هەموو کەس بەکەمتر بە ڕەگەزپەرست دەزانێت و لە سەردەمی ئابراهەم لینکۆڵنەوە هیچ سەرۆکێک هێندەی ئەو خزمەتی ڕەشپێستەکانی نەکردووە. یەکێک لەو پرسیارانەی لە دیبێتەکە لە بایدن و ترەمپ کرا ئەوە بوو کە چ کاردانەوەیکیان لە بەرامبەر دەسوەردانی ئێران لە هەڵبژارنەکانی ئەمریکا دەبێت. بایدن وتی هەر وڵاتێک لەوانەش ئێران ئەو کاری کردبێت دەبێت باجەکەی بدات. کاندیدی دیموکراتەکان ڕەخنەی لە سیاسەتی دەرەوەی ترەمپ گرت کە کاردانەوەی گونجایی بۆ دەسوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانی پێشووی ئەمریکا نەبووە.